جۆگرانی هێژە ئەم کاتتان باش دەنگی ئێمە لەسەر شەپۆلی FM ڕەدیفی 92.6 میگایز لە شاری ستۆکۆڵمەوە دەبیسن. بەهۆی فیسبووکەوە دەتوانن دەنگ و ڕنگ و تەسویر ئێمە ببین و ببیسن لە ڕێگای تەلەفۆنی واتساپی 0046 720 057 997 دەتوانن پەیاممان بۆ دانێن و یا لە ڕێگای مسنجەری فیسبووکەوە لە بەرنامەکەماندا بەشداری بکەن ئەگە پێتان خۆش بوو. لە بەرنامەی ئەم ڕۆماندا سەبارەت بە تێرۆریست ناساندنی سپای پاسداران لەلایەن ئەمریکاوە وتوێژمان هەیە. دیارە ئێوە خۆتان کارنامەی حکوومەتە زۆر چاک دەزانن سپای پاسداران کە چۆن دروست بوو و چۆن دەستی کرد بە جنایەت لە سەراسەری ئێران، بە تایبەت لە کوردستان جنایەتەکانی ئێوە زۆر ئاگادارن. لازم ناکە من هەر ئیشارەی پێ بکەم، خۆتان دەزانن لە دەرەوەی وڵاتیش چیها تێرۆری کردو، ئەجملە مەسەلەن تێرۆری قاسم دوو و غوڵامی کێشاوەرز کە ئەمانە ئاگادارن و سەدان تێرۆری دیکە لە کوردستانی باشوور. هەرحاڵ خەڵکی کورد ئەم حکوومەتە لە مێژە بە تێرۆریست دەناسێ و دەزانێ، بەڵام بەرحاڵ ئێستا کە پاش 40 ساڵ ئەم دەستەڵاتی ئەمریکا ئەم حکوومەتەی ئەم سپای پاسدارانی بە تێرۆریست ناساندووە، ئەمە جگای ئەوەیە کە لێ بکۆڵینەوە لە وتوێژی ئەم ڕۆماندا لەگەڵ بەڕێز کاک ئەبوبەکری مودەڕەسی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و جێگری سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دێنینە گۆڕێ. کاک ئەبوبەکر سڵاوی منتان پێشکەش و بە خێراتنتان دەکەین بۆ ئەم وتوێژە. بەرنامەکەمان بەرنامێکی زیندووە و هاوکات لە ڕێگای فیسبووکەوە و هەم لە رادیۆوە بڵاو دەبێتەوە. کاتتان باش، زۆر سپاس. خێرن بۆ بەرنامەیە. کاک ئەبوبەکر، هەفتەی ڕابردوو سپای پاسدارانی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە بە تێرۆریست ناساندراوە لە ڕۆژی دووشەممە واتە 15 ئابریلەوە بە شێوەی فەرمیش و ڕەسمیش ناوی تۆمار دەکرێت وەکو سپایەکی تۆرۆریست. پێم باشێ ئەو بفەرمون چەندە ئەم ناوزەتکردنە گرینگە و دەتوانێت چه ئاسەوارێکی بێت لە داهاتوویەکی نێزیک و یا دووردا؟ من پێم وایەوە ڕووداوێکی گرنگە، حتا بە ئەترافی خودی ئیدارەی ترامپیشەوە تاستەکانە بێویانە بۆ ئیدارەی ئەمریکا لە دەورانی ڕێی جەمهوریەکانی پێشوو تاستەکانە سپایەکی ڕەسمی ئاوای لە مەملەکەتێک بە تێرۆریست ناوزەت نەکردووە و ئەوە بۆ یەکەمین جارە کاریشی وا دەکەم. هەم دیارەکە مەسەلەکە زۆر گرنگە و زۆر بێوێنەیە لەو بارەوە. لەلایەکی کەشەوە سپای پاسداران دەور و ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە هەموو ئەو کێشانەی کە ئەمریکا وەک تەرەفێک وەک لایەنێک بەرگیرێتی لە سووریەوە بگرە، یەمان، لوبنان، هەموو تەقریبەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جۆرێک لە جۆرەکان ئەو دوو هێزە لەلایەک ئەمریکا و زۆر جاران هێزە نیزامەکانی ئەمریکاش تەمامە لەگەڵ سپای پاسداران حزوریان هەیە. بۆیەش کاریشی ئەوە کاریشی گرنگ و بڕیارێکی بێوێنەیە. بەڵێ کاوبەکر لە پەیوەندی لەگەڵ حیزبە کوردیەکاندا کە تا ئێستا ناچار بوون دژی حکوومەتی ئیسلامی لە خۆ بەرگری بکەن و دیفاع لە خۆیان بکەن، هێزی پێشمەرگەیان بێت، ئەم بە تێرۆریست ناساندنی سپای پاسداران دەتوانێت چ معنایەکی بەڵێ سەر هەڵوێستی حیزبە کوردیەکان دەتوانم لەهەن حیزبەکەی خۆمەوە قسەم دێت، بەڵام بەرەوەی بچین سەر ئەو مەوزوعە کولان هەڵوێستەکان لەهەن هەموو هێزەکانی ئێرانی تەنانەت کەسایەتیەکان وەک زۆر شتی دیکەش کە لەو پەیوەندیدا هاتۆتە گۆڕێ لەم چەند ساڵەدا لایەنی جۆراوجۆر هەیە و خەڵکی جۆراوجۆر هەن کە هەڵوێستیان
هەرکانێکی بە جۆرێکەیە لەو مەسەلەشدا کولەن ئێمە مەخالفانی ئەو بڕیارەی ئەمریکامان هەیە لە ئێران ئەمانە خۆیان دوو دەستە دەبن دەستەیەکی ئەو کەسانن کە مخالفەتیان دژایەتیان لەگەڵ ئەو بڕیارەی ئەمریکا لە جۆرێک هاوسۆزی لەگەڵ نیزامی سیاسی ئێرانە هەر لە ئیسلاح تەڵەبانەوە بگرە ئەو جۆرەی کەسانی گەلحانەکە قەدی فارسی پێیان بەڵێن ئستەندار تەلەب تا کەسانی کە هەر خۆیان ژەرکان لە پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئیسلامی بەڵام غیر از ئەوە خەڵکی دیکەش هەن کە مخالفی ئەو بڕیارەن هەموو ئەوانە بە دۆستی جەمهوری ئیسلامی ناتوانین بناسین بەڵام کەسانێکن کە پێیان وایە ئەو بڕیارە بە جۆرێک لە جۆرەکان ئاکانی باش و شتی باشی لێ ناکرێتەوە بە دژی جەمهوری ئیسلامی و بگرە هەتا لەوانەیە بە قازانجی لێوانش سلاحی خۆیان هەیە بەڵام دەتوانم بڵێم کورد بەگشتی نەفقەت تەنیا وەک حزبی سیاسی دەتوانم بڵێم بە خاترجەمێکی تقریبا 100% بەگشتی کورد وەبنێتەوە موافقی ئەو بڕیارەیە دژایەتی ناکە و ئەو بڕیارە بە جۆرێک لە جۆرەکان بە تەقویەت و پشتیوانی زۆرتری خەباتی خۆی بە دژی کۆماری ئیسلامی بۆ دەستکردنی مافەکانی خۆی دەزانێت گەلی کورد بەگشتی هەڵوێستێکی ئاوا هەیە هۆکارەکەشی ڕۆشنە بۆچی سوپای پاسداران بە درێژایی هەموو ئەو چوارەیە یەکێک لە هێزە سەرکوبگەرەکانی زۆر شێندانەر و کاریگەری نظامی سیاسی ئێران بۆ لە سەرکوتی خەڵکی کورد و لە دژایەتی لەگەڵ خواستەکانیان و خەڵکی کورد بەگشتی تەجروبە و ئەزموونی زۆریان هەیە لە دژایەتی ئەو سوپایە لەگەڵ خۆیان لە هەموو شاریدەیەکان خەڵک دەتوانن باسی دەیان ڕووداو بکەن لەوەی کە سوپای پاسداران چۆن بۆ کێزێکی داگیر کرد تەنانەت هاتوۆتە مەیدانی دەربەرەکانی لەگەڵ ئەخوازی خەڵکی کورد و سەرکوبی کردون و سەرکوتی کردون و زیندانی کردنەش کرد جێی کردون و تێرۆری کردون سوپای پاسداران تازە بە پێچەوانەی زۆر هێزی دیکەش بەخۆی دەوڵەتێک لە دەوڵەتدایە بە جۆرێ دەم و دەستگایەکی ئەمنیەتی تایبەتی خۆی هەیە زیندانی تایبەتی خۆی هەیە بازجووی تایبەتی خۆی هەیە بۆیەش سوپای پاسداران بەڕاستی هێزێکی سەرکوبگەری زۆر کاریگەر و دەڕەندە بۆ لەو بارەوە لێرە هەموو ئەوانەوە دەتوانی حەسب بێت خەڵکی کورد لە هەموو هێزە سیاسیەکانی نێو بزوتنەوەی خەڵکی کورد ناتوانن دژی ئەو کردەوەیە دژی ئەو بڕیارەی ئیدارەی ئەمریکا بە هەر جۆرە نەزەرێک کە بیانوێ لەبارەی خودی ئەمریکاوە ئایا ئەمریکا بۆ ئەوەی دەکاوە مۆزۆیەکی دیکەیە ئەنگیزەکانی چۆن مۆزۆیەکی دیکەیە مۆزۆیەکی دیکەیە ئەڵبەت پەیوەندیش هەیە لەگەڵ بەحسە ئێمەوە حتمەن جەناب بدەهێنێ گۆڕێەوە و پرسیارەکەی لەو باوەرەوە بەڵام هەر جۆرێکی لێکی بدەینەوە مۆزۆی ئەمریکا زۆر پێم زەحمەت و پێم غیری قابلی دەرکە بە قەولی فارسی کە بۆ دەبێ هێزێکی کوردی مخالفی ئەو دژی ئەو بڕیارە بۆیە دەتوانم لە درێژ بوو بەبەخشی دەتوان لە جوابی ئەو پرسیاری جەنابەت بڵێم هێزە سیاسیەکان قاعدەتەن هەموو دەبێ موافقی ئەو بڕیارە بن و ئەو بڕیارە لە جەهەتی خواستەکان خۆیان بزانن بەڵام ڕەوتەیە نەزانم دەنگێک لە لای جەنابتەوە دێ بەهەرحاڵ زۆرێک باس کراوە لەولا لە مێدیا کە هێزە کوردیەکان
زۆر بە گرنگیان و مەسەلە زۆر نەهێناوەتە گۆڕێ بۆیە هەڵوێستێکی ئەو تۆیان نەبووە لە وەها مەسلەیە کە دوای بەرجام کە ئەمریکا لێ هاتە دەرێ ئەمە یەکێک لە گرنگترین مەسالەکانە کە هاتۆتە گۆڕە بەڵام حیزبە کوردیەکان زۆر واگەرە زۆر جدیان نەگرتووە ئەو جوورێک کە لە مێدیا باز دەکرێت دەڵێ کە مەسەلەن فقط ئیتلاعەیەکیان لەلایەن ناوەندەوە دا و ڕاگەیان نێکیان داوە ئێوە چۆن باسیەوە دەکەن متوجهی پرسیارەکەی من بوو جەنابەت پەیوەندیەکەمان نازانم بۆچی بەڵام خەتای ڕەنگە ئینترنێت لەلای ئێوە بێ بەهەرحاڵ نازانم ئێوە متوجهی پرسیارەکەی من بوون بەڵێ بەڕاستی نازانم کەسانی کە ڕەخنیشی ئاوایان هەیە چۆن ئیستدلال دەکەن و تەوجیحات و ڕوونکردنەوەکانیان چێ لەو بارەوە بەڵام ئەو بریارە ئستێکانە تقریبا کەمتر لە هەفتەیەکە هاتووە گۆڕێ و تەسەورم ئەوەیە کە حیزبە سەرۆکیەکانی کوردستان هەمووی بە جۆرێک لە گۆڕیانە لە جۆرێک لەو بارەوەی ساری نەزەریان کردووە کۆمەڵەش هەم بە لە ڕێگای ئیتلاعیە و ڕاگەیاندنێکی هاوبەش لە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان و هەم لە ڕێگای یوتیوبێژی سکرتەری خۆی لەو بارەوە هەڵوێست و مۆزەژیرەکانی کاملەن ڕۆشن بوو بۆی لەو بارەوە ناتوانین انتخابی ڕەخنەیەک وارد بێت بەڵام بەدوای ئەو هەڵوێستە ئایا چاوەڕوانی ئەوە دەکرا شتێک کارێک ئەوە دەبێت تەوجیحاتێک پێ ببیستێت و قسەی لەسەر بکە بەڵام تاوجێگای مەربوط بە ڕەخنە لەوەیە کە بێ هەڵوێست بوون یانیکەم لە مۆردی کۆمەڵا و لە مۆردی ئەو ێزانی کە لەو ناوەندەدان ئەوە سادق نییە و اتفاقا ناوەندەکە زۆر زوو جوڵاوە و ئیتلاعیەکی زۆر مفەسەل لەو بارەوە داوە کە هەموو کەسی پێێت ئەوانەی عەلاقەمەند بە بۆ مۆزوع کابوو نێونەرانی مەجلیسی شورای ئیسلامی و جوورێک کە چاوەڕوان دەکرا بە لیباسی نیزامی و بە لیباسی سوپای پاسدارانەوە چوون نێو مەجلیس هەتا نێونەرانی کوردیش بەو لیباسەوە بەشداری کۆبوونەوەکانی مەجلیسیان کرد و یا سەرۆک کۆمار خودی ڕوحانی و لایەنگرانی بەجلی پاسداریەوە دەرکەوتن و قسە دەکەن بەرواڵەت وا دیارە ئیختلافیان لەگەڵ سوپای پاسداران کە پێشتر خۆیان وا دەنیشان دەدا کە ئیختلافیان هەیە ئەمە وا دەرکەوتو کە ئیختلافەکانیان یا وەلا ناوە یا ئیتر یا وا بێکەڵک بوون کە چارەیەکیان نییە کە مەجبورن بە یەک زبان قسە بکەن ئێوە چۆن ئەوە من گەمانەیە من تەسەورم ئەوە نییە ئەو لیباس لەبەرکردنەوە ئەو پۆزی و ئەتشێشانە بۆ مانایە بێ کە اختلافات و ناکۆچەکانیان نییە و حکوومەت بە تەواوی لاچوو بێت و ئەوان پێم وانێ ئەوە زۆرتر ڕاستی ژێستێکە و بۆی اتفاقا نیشانی بدەن بڵێن کە هەموو حکوومەتی ئێران هەموو لایەنەکانی نظامی سیاسی ئێران لەو بارەوە یەک هەڵوێستە و یەکگرتو و سوپای پاسداران هێزێکی نەتەوەییە و هەموو پشتیوانی لێ دەکاتەوە بەسانیان زۆرتر ئەوە بۆ نیشاندانی ئەوەیە کە بڵێن ئێمە یەکگرتوون لە بەرابەر ئەو مەسەلەیەدا ئەجینا پێم وایە ئەو اختلافات و جۆرە و چێشانی کە نظامی سیاسی ئێران هەیە هەر بە خۆی باقیە و حتما لە داهاتوویەک زۆری دوورنا دوبارە هەڵدەدەنەوە سەر هەڵدەدەنەوە لێرە و لەوێ و خۆیان نیشان دەدەنەوە من تەسەورم ئەوە نێکە و اختلافاتان لەبەرین شد معنای بەکردەوەی بە تێرۆریست ناساندنی سوپای پاسداران لە رابطە لەگەڵ حکوومەتی کوردستانی باشوور وەلایەنەکانی دیکە دەبێتە چی مەسەڵەن چه ئەسەراتێک لەسەر ئەوێدا دەنێت کە بەرحاڵ بەهۆی ئەوە کە نێزیکن لەگەڵ ئێران مەجبورن کە ڕابطێکیان هەبێت ئەمە چه ئەسەراتێکدا دەنێت
سپای پاسدارانی کە بە تێرۆریست ناسراون. بێ گومان بۆ هەموو هێزە سیاسیەکان بۆ هەم دەوڵەتی مرکزی عێراق بۆ هەم بۆ حکوومەتی هەرێم ئەو مەسەلە لە شوێنی دیکە پیچیلەترە هەر بەو هۆکارێکەوە جەنابی شێخ کرد سنوورێکی دوور و درێژی هاوبەش لەگەڵ ئێران نفوذی ئێران لە منتەقەوە هەموو ئەوانە دەبێتە هۆکاریەوەی کە ئەو مەسەلەیە زۆر هەستیاری بۆیان ئەوە پێ دەرک دەکەن بەڵام سەرجەم دەتوانم بڵێم ئەگەر لە خودی ئەو شوێنە کە عێراق بێت و بە حکوومەتی کوردستانشەوە بگزەرین معنی ئەو بڕیارە ئەو بڕیارەی ئەمریکا لە مۆردی سوپای پاسداراندا ئەو جورەی بە خۆیان دەڵێن تەسەووریم ئەوەیە درستیش ئەو قسەی خۆیان ئەوە لە ئیلامەی فشاری حەدی ئەکسەریە بۆ سەریحە نەتەنها تحریمەکە و هەوڵدان بۆ ئەو تحریمان هەرچی زۆرتر موەسر بێت و توانایی اقتصادی نظامی سیاسی ئێران و خودی حکوومەت کەم کاتەوە لە هەمان کاتدا ڕۆڵی ئێران مانۆری دەوری ئاژاوەجێری و دەخالەتی حکوومەتی ئێرانش لە ناوچەکەدا بەگشتی کەم کاتەوە زەحمەتی کاتەوە چونکە ئەو بڕیارە دەبێتە هۆکاری ئەوەی کە کولەن تحامل لەگەڵ سوپای پاسدارە هاوکاری لەگەڵ سوپای پاسدارە مشکلتر دەبێ و زۆرتر بە مانای دژایەتی لەگەڵ ئیدارەی ئەمریکا تعبیر دەکرێتەوە لەلایەن حکومەتی ئەمریکاوە بۆیەوە ئەواقبی هەیە و زۆر کەسی دەخاتە فکرەوە کە حتا تەجدید نەزەر بکەن پێداچوونەوەی بکەن سەردەمێ بۆ بە ئەو بەرفراوانی ڕاوەتی خۆیان لەگەڵ سوپای پاسدارە ئەوە بە بێگومان بڵێ بەڵام بەگشتی تەسەووری من ئەوە نییە کە ئەو بڕیارەی ئەمریکا بە مانای ئیعلامی شەڕە لەگەڵ دەوڵەتی ئێران لەگەڵ حکوومەتی ئێران تەسەوورم ئەوەیە ممکنە شەڕ چون زۆر هەستیارە و لە خلیزی فارس بەیەکەوە قایقای تۆندرەوی بە قەولی معروفی ئێرانی لە دەوروبەری کەشتەکانی ئەمریکا تا ئێستا خوڵاونەوە ئەگە هەروە ئیدامە بدەن بچنە لێرە و لەوێش تەقەیەک دەرگیرێک ساز بێ بەڵام بڕوای من ئەوەیە کە لە حاڵی حازردا هەر لایەن هەوڵ دەدەن کە ئەوانە مەحدودکەنەوە بەڵام لە ئەسڵدا نوکی پیژی ئامانجەکانی ئەو بڕیارە بریتێ لە کەمکردنەوەی توانایی نفوذ و قدرەتی مانۆری کۆماری ئیسلامی بۆ حزور و دەستێوەردا لە ناوچەکە بە عێراقیشەوە هندێک کەس لە دەرەوە بە وێنەی لباسی پاسداران ئەکسی خۆیان لە دەرەوەی وڵاتی ژەوە کسانیان داناوە و چەند کەسێکی زۆر کەمن ئەمانە هەیە پرسیارێک هەیە کە هاتوو دەڵێ ئایا دەکرێ ئەوانە وەکو لێکۆڵینەوەی یاسایان لێ بکرێ بە تۆجە بۆی کە لەگەڵ سوپای خۆیان وابەستە دەکەن لەگەڵ سوپای پاسدارانێک کە تێرۆریستە بەڵێ منیش بازە شتێکم دیتووە لەمەوەی ئەوەی کە بازێک لەو لێباز دەبەرکردانە بەڕاستی بەو منزورە و مەبەستە بۆ دەخودیەوە لەشکەیە نازانم بەڕاستی دەمەوەی هەر کەسێک ممکنە گومانەکە دروست بێ یا دروست نەبێت و اتفاقی بێت تەسادفی بێت هەر جۆرێکی بیستم یەکێک لە بەشدار یەکێک لەو کەسانەی کە بەوە متهم بۆ یەکێک لە کارمەندەکانی سەدای ئەمریکا تەلەڤیزیۆنی فارسی ئەمریکا ئەسڵ بەرنامەکەی زۆر بەر لەو بڕیارە پڕ کردوێتەوە و نیشاندراوە بۆیش ئەوانە هەر کامیشی دانەدانە دەتوانێت قەزاوەتی نمۆردیدا بکەیت کە منزوریان چی بۆ ئایا بخۆیان تەوزیحیان داوە یان نا لەوبارەوە من ئیطلاعات و زانیاریم لەوبارەوە زۆر کەمە تەسەورم ئەوە نییە کە شتەکە ئەوەندە هەستیار بێ توانی بیشێشێنی بە دادگا و ئەو جۆر شتانە نەخێت لەسەرەوە باوەڕە نیە پرسیارێکی دیکە هاتووە دەڵێ ئوروپا ئایا دەتوانێت پەیوەندی خۆی لەگەڵ هێزێکی تێرۆریست ڕاگرێ و دەرباز بێت لە سزاکانی ئەمریکا
ئەوەی لە مۆردی ئوروپادا دەتوانم تا ئێستاکانە بڵێم ئەوەیە کە هیچ وڵاتێکی ئوروپایی بە پێچەوانەی بەرزام و ڕۆشتنی دەرەوەی ئەمریکا لە بەرزام کە مخالفەتی سەریحان کردووە سخەڕانیان کردو کە هیچ وڵاتێکی ئوروپایی لەوبارەوە دژایەتی بڕیارەتی ئەمریکای نەکردووە بۆیە چونکە ئەوەی دەلیلی ئەوەیە یاخودی ئوروپایەکانی ژەخر هەر سێ ڕۆژ بەر لەوەی ئەو بڕیارە ئاشکرا بکرێت لەلایەن ئیداری ئەمریکا و خودی ئوروپایەکان پێشنهادی فشارهێنان بۆ سەر ئێران بوو لە سازمانی ملل لەوبارەوە پێشنهادیان داوە کە ئازمایشی موشکی ئێران و دەور و نەقشی سوپای پاسدارانی ئێران محدود بکرێتەوە بۆیەش تەسەووری من ئەوەیە کە ئەمریکا لەوبارەوە لەگەڵ دشکردنەوەی گەورە لەلایەن وڵاتانی ئوروپایەوە بەرەو ڕوو نابێتەوە من وڵاتێکی دیکەی ئوروپایی ناناسم زۆر باشکرا پەیوەندی و تەعاملی لەگەڵ سوپای پاسداران بێت بەڵام ئەگەر لە جێگایەکی ئەوە بێت بەبێ گومان جورێکە پرسیاری جەنابی نیشانی دەدا تەجدید نەزەر دەکەن لەوبارەوە چونەوە بە جۆرێک لە جۆرەکردنیانیان لەگەڵ ئەمریکا ناخۆشە حتا ئەگەر لەباری قانونیەوە تەوجیه هێک نەبێ بۆەوەی کە ئەوان محکوم بکرێت لەوبارەوە بەڵام ئەمریکا وڵاتێکی قدرەتمەندە و ئوروپایەکانیش پەیوەندێکی ئابووری بازرگانی و سیاسی زۆر وەستی ئەو بەربڵاویان هەیە لە هەمان کاتدا جۆرێک هاوبەرژەوەندی ئیستراتیژیکیان لەگەڵ ئەمریکا هەیە بۆ ڕعایەت دەکەن و تەمان پێسەیرا دێت بە پێچەوانە وڵاتی لەو شەرایەتەدا بە جۆرێک ژێستێک بگرێت و عەکسێک دەکەنە سوپای پاسداران شتی ئەوانە هەروە پرسیارێکی دیکە سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لە دەرەوەن بە کورد و غەیری کوردەوە باسیەوە دەکرێت ئایا وەختیوە نەهاتوە کە ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات بە گشتی کەمپەینێک سازکەن دژی ئێران و داوا لە ئەوروپا بکەن کە ئەوانیش وەک ئەمریکا ئێران بە تێرۆریست بناسێنن سوپای پاسدارانی ئێران هەر لە ساڵەکانی ئەووەڵی دوێر هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هێزی مخالفی کۆماری ئیسلامی و هێزانی کە مەبارەزە و خەباتێکی جدیان لە دژی نظامی سیاسی ئێران کردو بەشی هەر زۆریان لەقەدەر تواناییان و زەرفیەتی خۆیان هەوڵیان داوە کە پشتیوانی سیاسی هەم لە نێو ئەفکاری عمومی و ڕایگشتی ئوروپا و هەم لە نێو دەوڵەتەکاندا بۆ خۆیان دەستەبەرکەن هاوسۆزی دروستکەن بۆ خەباتی خۆیان و هەوڵ بدەن کە کۆماری ئیسلامی کردەوەکانی بە دژی مافی مرۆڤ بە دژی خەڵکی ئێران محکوم بکرێت و لە نێو مەجامع و مؤسسات و دامەزراوەکانی نێونەتەوەی محکوم بکرێت ئێستش لە ئیدامەی ئەوەدا و بەڕای من حتا زۆرتر و متمەرکزتر حەقی خۆیەتی کە ئەو هەوڵانە بدرێ و هەوڵانە بەو ڕووداوە تازانەشتەوە ئێستێکانە مۆردی بەحسمانە ئەگەر زۆرتر بێ ئەمن پێم قەرار نییە و پێم وایە کە ئۆپۆزیسیۆن جدی ئێران دەبێ ئەو کارانە بکرێت ئێران لەو ڕۆژانەدا تووشی سێڵاوێکی ناخۆش بۆ و هەموو وڵاتی گرتوتەوە بەڵام حکوومەتی ئێران ئەم ڕۆژانە لە دوونێوپێرەوە حەدشی شعبی لە عێراقەوە هێناوە بۆ ئێران ئەمەش خەڵک بەوە لێک دەدەنەوە کە نەوعێک خۆنیشاندانە و نوعێک ارتباطی سوپای پاسداران و حەدشی شعبی دەگەیەنێ و دەیانەوێت بڵێن کە ئێمە بەتەنیا نین ئێوە چۆن بیر دەکەنەوە سەبارەت بەم منانی هەشتی شعبی بۆ نێو خەڵکی ئێران بە بیانۆی مەسلەی سێڵاو و کۆمەڵ بە خەڵکی ئێران شتێکی زۆر سەیری سەمەرەیە و قابلی تەوجیه نییە بۆیەش منیش وابیر دەکەمەوە زۆرتر مانۆڕێکی سیاسیە هەم ڕووی لە چاوترسینکردنی خەڵکدایە چونانە هیچ پەیوەندیەکی
خزمایەتی هاوشاریگەرێتی ئەوانیان لەگەڵ خەڵکی معتەرزی و ناڕازی ئێران نییە بۆ دەتوانن هێزشی ماسر بن لەسەر کوبدا شاید ئەوش بەخۆی جۆرێک مێسێجی پەیامە بۆ خەڵکی معتەرزی و خەڵکی ناڕازی لە ئێران کە ئێرانەکان ژە دەستانی چەند هەیە لە بەکارهێنانی ئەو جۆرە خەڵکە بۆیش باید نییەوە بێ باید نییە من بەبایدی نازانم من بەخۆم اطلاعاتێکی زۆر دەقیق نییە ئەوان هاتوون ئێران چیان کردووە ئایا ئێستا هەرماوەن لەوێ دوو جۆر قسە هەیە جۆرێک ئەوەیە کە ئەوان هاتوون بۆەوەی نەهێڵن ئەم سڵاوە بێتە نێو خاچی عێراقیش ئەوە جۆرێک قسەیە جۆرێکی پێشەوەیە کە هاتوێتن بۆ یارمەتیدان بە مەسلەی خەڵکی زیان لێ کەوتووەوانە کە هەردووچیان قابل قبول نینە بە ئاسانی قبول ناکرێت و ئەسلی قەزیشەر ئەوەیە ئێران بە هەر جۆرێک کە بۆی هەڵەیەک ئێران هەوڵ دەدات کە بڵێ زۆری واقعەیە و هێزێکی زۆری خەڵکی متعەسبی سازمان دراو کەساکانە زۆرتر بنێ هەشتی شعبی و جۆرێک بەسیزی مردمی ئێران کە دەڵێن ناسراون خەڵکی ئاوا هەیە و لەژێر نفوزین و دەتوانێت کاریان پێ بکە بە دژی نیارەکانی خۆی ئەوە هەوڵی هەمیشەکی ئێران بۆ ئێستاکان شەر درێژە و هەوڵانێ چەند پرسیاری دیکەاتوو کە من پێم وایە کە لەو توێژی ئەوڕۆماندا ناگونجێ بۆیە من پێم وایە کە وتوێژەکە لێرەدا دوایی بێنین بەڵامەکە ئێوە بۆ خۆتان پێتان وایە کە شتێک نەکوتراوەوە پێویستە باسی لێ بکرێ پێم باشەکەەوە فەرموو بەڕاستی کاکسەلار ئەو مەسلەیەکی گەورەیە و بەو نیشتەهاتەش هەموو ئەو قسانە کە دەکرێت لەو بارەوە دیکەی ناکرێت بەڵام ئەو قسانە و ئەو باسانە بە بڕای من دەبێ لە مەجای دیکە لە دەرفەرەکانی دیکە لە هەمووی بەرنامای هەم ئێوە و هەم ڕستانەکانی دیکە درێژەی بدرێت و بکرێت و خەڵکی جۆراتێت بێن و قسە باس خۆیان بکەن ڕووداوەکە ڕووداوێکی گرینگە مەبارزە و خەباتی ئێمە ڕەبتی بەو ڕووداوانە نەبوو ئەو کاتێک کە کەسیش باسی و زۆر شتانی نەکردو خەڵکی کورد حیزبە سیاسیەکان کۆمەڵێکی لەوانە دەرگیری مەبارزەیەکی زۆر زۆر گەورە بۆ لەگەڵ ڕژیمی ئێران و بەتایبەتی لەگەڵ سوپای پاسداران و هێزێکی داگیر کرد سوپای پاسداران هێزێکی کلاسیکی نەتەوەیی نیە هێزێکی ئیدۆلۆژیکە تەنانەت نێوی ئێرانیش لە پشتسەری نییە هێزی سوپای پاسدارانی ئینقلابی ئیسلامیە بۆیش هەر بەنێو بە خەسڵەت هێزێکی متەجاوز و دەستێوەردەرە لە کاروباری وڵاتانی دیکە لە کاروباری ناوچە بۆیە بەڕاستی ئەو تۆهمەت و ئیتهامانی کە پێی دەبەستن جێگای خۆیەتی و شتێکانە بە بڕوای من بە تەدریج دیارش ناژبێت زۆر پەلەکەین هاوسۆزێکی و ناسینێکی زۆرتری خەڵکی کوردیش وە یەکێک لەو خەڵکانی کە زۆرتر لە شاید نەتەوە دەستەکانی دیکەی ئێران زۆرتر خەڵکی ئێران دەستی داوەتە مبارزە لەگەڵ ئەو هێزە و دەرژیری بۆ زۆرتریش هاوسۆزێکی ئاوا بناسرێ ئەوانە دەرفەتی باش دروست دەکات بەبێ شەرم و شکۆ دەبێت لەو دەرفەتانە ئیستیفادە بکرێت و خەڵکی لێوەربگرێت و مەرجی خۆی تەشدید بکاتەوە حەقانیەتی مەبارزەی کورد زۆر 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 گەورەترە لەوانە پێشتر لەوانە بووە بەڵام خەڵکی کوردی شەخص خۆی هەیە کە هەڵی وەرگرێت لە هەر موقعێکی مناسبتر بێتە پێشێ بۆ مبارزە لەگەڵ جەمهوری ئیسلامی زۆر سپاس دەکەین کە لەو بەرنامەدا پێشداریتان فەرموون سپاس ئێوە کە دەرفەت جۆگرانی خۆشەویست ئەوەی کە بیستان و دیتان و توێژێک بوو لەگەڵ بەڕێز کاک ئەبوبەکری مدەڕەسی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و جێگیری سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی سپاس کە لەگەڵمان بوون سپاس کە تا جۆتاندا بەرنامەکەمان و سپاس بۆی کە تا ئێستا